بەچەنە کیلۆی خیار ئێستا؟ خیار ئێستا بە 900 نارە، دوێنێ و پێرێ بە 550 و 500 نار بوو. مۆزیش کارتۆنی 3000 بۆ 4000 ناری چۆتە سەر ئەوەی کە لە هەندستانەوە دێت. بەهۆی گژیەکانی ناوچەکەەوە نرخی سەوز و میوە گۆڕانکاری بەسەر هاتۆ بە شێوەیەک بۆ هەر کیلۆیە خەیار کە لە وڵاتی ئێرانەوە هاورداکرێ 400 دینار چۆتە سەر نرخەکەی و تەماتەش بە هەمان شێوە و پیازی شتێکی چۆتە سەر. لێرە سەرۆر عەلی سەرۆی سەندیقەی علوێ سلێمانی لێکا حاجی سڵاو لێ بێ. باشە خۆەوە نزیک بە 24 کاتژمێرە ئەم شەڕە ڕوویە شۆڕە نرخ بەرز بوو. طبعا هۆکاری شەڕەکەشە و هۆکاری حدودەکان کە داخراوە ئەمە تەسیری هەبووە. دووهەمیش عوملەی ئێران ئێستا کە حواڵەش نیاڵەن زۆر بەرز بووەوە، تقریباً 100 دلار 4-5 تمەنی چۆتە لێ بووەتەوە، تمەنەکە بەرز بووەوە. ئەمە هۆکاری ئەوەیە کە شتەکان ئەگە تۆزێکی گران بێت. دووهەمیش کە خیار وەکو جەناب دەڵێ ئێستا لە بازاران نییە 400 ناری چۆ سەر. چەند ڕۆژێکە لەمە پێش خیار ئەوەی کە فرۆشتێتی لە بازارە 200 نار زەرری بۆ کردووە، بۆ نمونە 700 ناکەوتویەتی بە 500 نار کەس داوای نەکردو. ئەمڕۆژ لە بازار کەمە هۆکاری ئەوەیە کە گران بۆ خیار. بەچەنە کیلۆی خیار ئێستا؟ خیار ئێستا بە 900 نارە، دوێنێ و پێرێ بە 550 و 500 نار بوو. تەماتە تەبان ئێستا ئەوەی کە زۆری بۆمانێ لە خوار و ناوەڕاستەوە بۆمان دێت، لە بەسراوە بۆمان دێ. ئەویش تەبان نرخەکەی لەبەرەوەی کە هاوردە نییە حدودەکان داخراوە، ئەی نرخەکەی 100 ناری چۆتە سەر. 100 ناری چۆتە سەر. ئەی پیازێکی زۆرمان هەیە لەوە چێتا ئەگەر هەفتەیەک حدودەکان نەبێ پیاز پەتاتە بەو شێوە گران نابێ. بەس هۆکاری ئەوەی کە گرانە بێ و 50 نارێکی چۆتە سەر، هۆکاری ئەوەی کە وتمان تمەنەکەش نرخی بەرز بووەتەوە. ئەمە چەند چۆتە سەر کیلۆی؟ ئەمە کیلۆی 50 ناری چۆتە سەر. بۆ نمونە ئەمڕۆ ئەو شتانەی کە لە بەنەر عەباسیشەوە بۆمان دێ، مۆزیش کارتۆنی 3000 بۆ 4000 ناری چۆتە سەر ئەوەی کە لە هەندستانەوە دێت. ینی مۆزیش ئەوەی چۆتە سەر؟ بەڵێ مۆزی لەبەرەوەی کە حدودەکان نییە. کارتۆنی بەچەنە؟ دوێنێ ئەسە و کارتۆنی هەندیمان هەبوو بە 10000 بوو، ئەمڕۆ بۆ بە 13 بۆ 14000. باشە دوێنێ بەوە نەبوو بێت خۆی دوێنێ نەگەیشتوێت ئێرە چۆ ڕەگران بۆمە. طبعا خۆی عادەتی خەڵکی خۆمان وایە بەداخەوە هەر شتێکە بێ پەلامارە درێ. سەر بۆ نمونە بڵێن حدود داخراوە ئەوەی بەقالێکە کارتۆنیش بدرێت 4 بات. ئەگە کەسێک سیارەکەی بانزینی 10 لیتری کەم بێت و 10 لیترە پڕ دەکاتەوە بۆی لێم نەبڕێ بەزانێ هەر بۆ کۆتایی. پەتاتە چەندی چۆتە سەر کا حاجی؟ پەتاتە 100 دیناری چۆتە سەر، ئێستا بە 700 دینارە و دوێنێ بە 600 نار بۆ 550 نار. باشە ئەگەر ئەمانە بۆ نمونە ئێمە بەرهەمی ناوخۆمان نییە لە بری ئەمانە جێگرەوەی ئەمانە؟ جێگرەوەی متمان بۆ خیارە، جێگرەوەی خیارەوە کاوی تەقتەقمانەیە چیلەی بە 250 بۆ 300 دینارە، ئەوەی کە بۆ زەڵاتە بەکارێ و خۆخیار لەم ڕۆژەشە ئێستا لەم کاتەیە زۆربەی بۆ کافتریا و بۆ شوێنە بۆ ڕێستۆرانەتەکان یاخو بۆ ماڵەکان بۆ زەڵاتەیەوە توانن کاو بەکاربێنن چیلەی بە 300 دینارە. باش ئێمەوە خەزنمان نییە تاوەکو ئەم دۆخە ڕوونەیەت ئەگە شتێکی وابێت یعنی لە 24 کاتژمێرە ئەکرێم گۆڕانکاری بۆ شێوە زەڕوبە. تەبەنە ئەو شتانەی کە لە بازارە هەیە سەب بە تایبەتی سەوزەکان خەزن ناکرێت، خەیارە خەزن ناکرێت، تەماتەیە ناکرێت. ئەوەی کە پیازە داوەکو باسم کرد پیازێکی زۆرمان هەیە لەوە ناچێت پیاز بۆ شێوە گران بێت، لە بەرەوەی خەزنێکی زۆرمان هەیە بەس بەداخەوە کە باسەکرێت تمەنەکەمان نرخەکەی بەرز بووەتەوە، هۆکاری بەرزبوونەوەی نرخەکان ئەکسەرێت یەگەڕێتەوە بۆ ئەوە. دۆستمان بە بەڕێستان بەڵێ ئەوەی کە هەیە ئەمە نرخەکانن لە علوێ سلێمانی نزیکەی 24 کاتژمێرە گرژیەکان دروست بووە، بەڵام خەیار 400 ناری چۆتە سەر، لەولاوە تەماتی ئێرانی، لەولاوە پیاز، لەولاوە مۆسکە لە هەندستانەوەیەت 3400 دینار چۆتە سەر هەر کارتۆنێکی. بەڵام ئەمە بەرهەمی ناوخۆیە چولی بە 150 دینار 300 دینارێت تاقەوەیەت ئەتوانین لە نی خەیار نەخۆیت ئەم چەند ڕۆژە ئەوە بخۆیت تاوەکو ئەو لۆد و ئەزمەیە دروست نەبێت لەسەر ئەم بابەتە.